نادرێتەوە بۆ چونکە وەڵامی نییە، چونکە هیچ وەڵامێکی نییە، بۆیە ئێمە بایکۆتمان کرد و ئەو مەسئولیەتە تاریخیە گەورەیە لەسەر شانی خۆمان بەڕاستی لا بردووە، ئۆباڵی بەسەر شانی ئەوانەیە کە دەنگی پێدەن و بەڕێیەکەن. پێتان وایە ئەوە یعنی دژی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانە بەوەی کە جارێکتر هێنراوەتە ناو پەرلەمان و دووبارە گفتوگۆی لەسەر ئەکرێتەوە؟ بەڵێ خۆی هەر لە سەرەتاوە ئەم پرۆژە یاسایە دژی پەیڕەوی ناوخۆیە، دژی دەستورە، دژی دەستوری عێراقە و دژی ڕژنووسی دەستوری هەرێمی کوردستانیشە، چونکە لە هەردوو دەستورەکەدا نەسەن تێدایە کە نابێ هیچ یاسایەک دەرچێت پێچەوانەی ثەوابیتی ئیسلام بێ. ئەسڵەن ئەم پرۆژە یاسایە دەبوو بە هیچ جۆرێ خوێندنەوەی یەکەمیشی بۆ نەکرایە، گفتوگۆی هەر بۆ نەکرایە، لەبەرەوە بەڕاستی هەر لە ئەساسەوە نایاساییە. بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان، ئێمە بە ئەرکێکی شەرعی و نیشتیمانی زانین کە بۆ دووەم جار بایکۆتی پرۆژەیەکی گوماناوی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین. لە خولی سێمی پەرلەمانی کوردستانە بەڕێز سەرۆکی کابینەی شەشەم بەڕێز دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح وتی ئێمە 5 ملیار دۆلاری شیرینی نەوت لە بانقێکی دەرەوە دامان ناوە. ئەگەر هەرێمی کوردستان پێویستی بە پارە هەیە، بۆچی ئەو 5 ملیارە ناهێننەوە بۆ پرۆژە بەرهەمهێنانە سوودیان لێ ببینێت؟ لەبەرەوە ئەم پرۆژەیە کە پەرلەمانکاران بە شێوازێکی زۆر شپرزە پەسەندیان کرد، ئەو ڕۆژکە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان مادەی 10، 11، 12، 13 هێناوێتەوە، جارێکی دەنگدانەوەی پێدەکات. یەشێکە لە شکستەکانی ئەم خولەی پەرلەمانی کوردستان دەستەی سەرۆکایەتی کە هیچ مادەیەکی قانونیش نییە، دوای تێپەڕبوونی چەندین ڕۆژ بەسەر پەسەندکردنی مادەکاندا جارێکی بهێنێ ناو هۆڵی پەرلەمانی کوردستان دەنگی لەسەر بدەیەوە. تەحەدا دەکەم یەک مادە نییە، نەمادەی 4، نەمادەی 74 و 75 و 77، هەمووی ئەمە بڵێ شەرعێنراوە. لەبەرەوە بۆیە ئێمە بایکۆتمان کرد، دژی ڕاوەستاین. لەبەرەوە پێویستە بەڕاستی خەڵکی کوردستان بزانێ دەنگ بە شێرەدا ئێستا پرۆژەیەک بەسەر خەڵکی مسلمانە دەسەپێندرێ کە لە ئەلفەوە تایە، هەمووی ڕیبایە، هەمووی حرامە. وڵاتی کوردستان بەرەو قەرزداری دەبات، بەرەو قەیرانی دارایی دەبات. وەکو مامۆستا هەورامان ئاماژەی پێکرد 100 ملیار دۆلار لە بەغداوە هاتوۆتە هەرێمی کوردستان، بۆچی بە پرۆژانە بەرهەمهێنانی پێ نەکراوە؟ بەڕێز وەزیری دارایی ئەڵێت ئەم پارەیە بۆ بەگەرخستنەوەی پرۆژەکانە، بۆ ئەو پرۆژانە بۆچی پارەیان بۆ سەرفکراوە، بودجیان بۆ سەرفکراوە و زۆر سپاس. بەڵێ گیان ئەگەر لەگە من بی بەوەی کە دەمەوێت دیارە کۆنگرەیەکی تیرە ڕۆژنامانی هەیە لەسەر ئەو